ئەم تیمە چیان پێکرێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. من سەرۆکی تیمەکە سەرۆکی تیمی خۆبەخشی تەندروستی لە ستۆدیۆی هەژمیوانمە، ئەویش دکتۆر ئاسۆ فەرەیدونە. کاک دکتۆر بەخێر بێت. سپاس دەکەم، زۆر مەمنون، سپاسی تۆش و بینەرانی خۆشەویستی کورساتەکەم. دەرکەوتیتەوە لەسەر شاشەکان، بەڵام بە پرۆژەیەکەوانێ ئەم پرۆژەیە خزمەتی چی پێکەیت؟ سپاس دەکەم. بەڵا ئەم پرۆژەیە ساڵپار دەستی پێکرد. ڕاستەکەی ئەم تیمە پزیشکیە پاریش سەردانی چەند بنکەی تەندروستی لە شار و شارشەکان کرد. ئەم ساڵ لە مانگی یەکەوە چەند بنکەیەکی تەندروستی لە شار و شارشەکانی پارێزگای سلێمانی بەسەر کردەوە، لە دووکان، لە دەربەندی خان، لە چوارتا، لە بازیان، لە بنکەی کەنە سوورە و لە سەرچنارە بڕۆ. و ئەم تیمە پزیشکیە بەڕاستی بریتیە لە چەند پزیشکێکی پسپۆری جاجا، بە تایبەتی هەنا و دڵ و شەکرە و نەخۆشەکانی نەشتەرگەری گشتی. بەڵام لەگەڵ ئەمانیشە هاوکارمان لە شاری سلەیمانی لە پسپۆرە جاجەکانی تریش هەیە، وەکو نەخۆشەکانی ژنان و مناڵبوون، نەخۆشەکانی نەشتەرگەری قورگولوت و گوێ و بۆرەکانی میز و هەتا دوایی. مەبەست لەم سەردانانە بەڕاستی بینین، پشکنین و چارەسەرکردنی نەخۆش. بەڕاستی خۆ دەزانی ئێستا هەرێمی کوردستان بە بارودۆخێکی سەختی ئابووریا تێپەڕەبێ و سیستەمی تەندروستی یان چارەسەری تەندروستی ئەمڕۆ نرخەکەی لە هەموو دنیا و بەهاکەی لە هەموو دنیا زیای کردووە. بۆیە بە باشمانزانی کە کارێکی خۆبەخشی لەگەڵ ئەو تیم و هاوکارانم کەم لێرەوە زۆر سپاسیانەکەم بەڕاستی هەم ئەو دکتۆرانەی کە لە تیمەکەیە لە بەرنمەکەی جەناب تا دەرکەوتن ئەمڕۆ و لەگەڵ ما هاوکارن لە هەموو سەردانەکانمان و هەموو هەمان ئەو پزیشکانەش بەڕاستی کە لە ناردنی نەخۆش بۆ سلەیمانی هاوکارمانن و دیارە تەبعاً پشتیوانی بەڕێوەبراتی گشتی تەندروستی سلەیمانی و بەڕێوەبراتی گشتی تەندروستی پێشمەرگە نەخۆشخانەی شۆڕشیش لێرەوە بەرزە نرخێنین و سپاسی هەموو هاوڵاتیان و بەڕاستیش حتا سپاسی کەسایەتیەکەین، کەسایەتی و پێیجەکانی فەیسبوک و حزب و لایەنە سیاسیەکان کە بەباشی بەدەمانەوە هاتوون، هاوکارمان بوون، ئاگاداریەکانیان بڵاو کردوێتەوە و لێرەش داوایان لێ ئەەکەین بۆ بینینی زیاترین ژمارەی نەخۆش و پێگەیاندنی یان گەیاندنی باشترین چارەسەر و گەیاندنی باشترین خزمەتگوزاری داوایان لێ ئەەکەین کە هاوکارمان بن، خەڵکەکانی بنکەکان ئاگدارکەنەوە. هاوکارتان بن کە پشتگیریتان بکەن، سپۆنسەرتان بکەن، یان هاوکارتان بن حاڵەتەکان باز بکەن بۆ ئێوە بیگەێنن بە ئێوە؟ وەڵی لە دوو ئەو حزب و لایەنی سیاسی و پیجی فەیسبوک و هەموو کەسایەتەکان ئاگداری کەسایەتی و نەخۆش و هاوڵاتی و سنوورانە بکەنەوە کە ئەم تیم پزیشکیە هەڵبەتە ئێمە کۆنتاکتی خۆمانەکەین کە لە ڕۆژی فلانە مەسەڵەن دێنە سەرچنار گریمان ئەمڕۆچن بۆ قەراخ. بەڵێ بەڵێ بزەبەت پیجەکانی قەراخ، کەسایەتی ناساوەکانی قەراخ بڵێن کاکە ئەم تیمەیەت سبەینێ کێ نەخۆشە با بێن بیان بین بەبێ بەرامبەر. بەڵێ بزەبەت وایە. و ئێمە طبعاً زۆربەی ئەو نەخۆشانە کە لە دێنە بنکە تەندروستیەکان هەر لەوێ چارەسەری پزیشکیان بۆ ئەکرێ، ینی زۆربەی زۆریان لەوێ یان هەندێک ئازمایش و با بڵێن فەحسی ئەوەڵیان بۆ ئەکرێ، هەندێک لەوانەش دەنێرێن بۆ مختبەری مەرکەزی و لەلایەن لە ڕێگەی ڕقەمێکی تەلەفۆنی تایبەت بە ڤایبەرەوە ئەو پشکینانە کە نەتیجەکانیان دێتەوە لەگەڵ ئەو پزیشکانی کە هاوڕا و هاوکاری منن کۆنتاکتیان ئەبێ بۆ پێدانی چارەسەری ترکە پێویستکە بە تایبەتی و کەسانی کە نەتیجەکانیان پێویستکات 3-4 ڕۆژی پێ بچێت و بینێرنەوە بۆمان. بەعزێکی کەشیان پێویستیان بە نەشتەرگەری هەر ئەمڕۆ یەکێک لە هاوکارانم دکتۆر سەیوان هەر لە بنکەی تەندروستی سەرچنار نەشتەرگەرێکی بەسیط بوو، ئەنجامی دالویەک بوو لای برد و هەندێک جارەشەی نێرین بۆ نەخۆشخانەکانی بەڕێوەبراتی گشتی تەندروستی سلەیمانی یان نەخۆشخانەی شۆڕش. ئەگەر نەشتەرگەریەکی قورس بێت خوا نەخواستە، بەڵێ ئەگەر ئێوەش نەتوانن بەڵام ئێوە هۆکارە بن بۆ ئەوی بۆی ئەنجام بدرێت بەبێ بەرامبەر. بڵێ ئێمە زۆر سپاسی هەموو پزیشکانە ئەەکەم بەڕاستی و لێرەشەوە داوایان لێ ئەەکەم هاوکاری زیاترمان بن، یعنی ژمارەیەکیان زۆرتر بێ. ئێمە ئێستا ئەو ژمارەی پزیشکانەی کە ئەڕۆین سەردانی هەمووشان خۆبەخشن 6 بۆ 7 دکتۆرین هەموو کاتێک هەموو جارێک پزیشکین کە ئەچین پسپۆرن، هەموو پسپۆرن لە نەخۆشەکانی هەنا و دڵ و شەکرە و لە نەشتەرگەری گشتیە و پسپۆری نەخۆشەکانی کەشمان هاوکارن لە سلەیمانی
لە نەخۆشەکانی گشتەکانی سلەیمانی لە بوارەکان و با بڵێن سپێشالەتەکانی کە هەمویان بەبێ بەرامبەر ینی بەڕاستی جێی تەقدیرە کە هەموو ئەوان هاوکارن و بەبێ بەرامبەر ئەم کارە دەکەن. ئێوە پێیجێک شتێکتان هەیە کە خەڵک بتوانێت پەیوەندیتان پێوە بکات قسەتان لەگەڵا بکات یان بەس ئەوەیە کاچن بۆ شوێنێ سەردانیانەکەن و ناسراوانی ئەو شوێنە ئێوە بناسیێنن پێیان. وەڵام من پێیجێکی بەندە هەیە ئاسۆ فەریدون عەلی ئەمین لەو پەیجەوە بەکاری ئەو پێیجە بەکارێنین بەڵام بەڕاستی سوپاسی هەموو کەسایەتی یەکەم لە شوێنانەوە هەموو پێیج و هەموو دەستگاکانی ڕاگەیاندن بە کورساتەوە بە هەموو لایەنەکانی ترە بەڕاستی و لۆکاڵەکانیش زۆر هاوکار بوون بە ڕاگەیاندنی بۆ ئەم ینی ئەلامکردنی خەڵک بۆ بەم سەردانانە ئاگدارکردنەوەیان بۆ ئەم سەردانە کە بۆتە هۆکاریەوەی ئێمە هەموو جارێک کە ئەچینە بنکێکی تەندروستی بەلانی کەمونزیکی 200 بۆ 300 نەخۆشی بێ بەرامبەرە بینین کەمە ژمارەیەکی بەڕاستی لە ماوەی 3-4 ساعاتە ژمارەیەکی گەورەیە و هەمووشیان چارەسەر ئەکرێن و زۆربەی ئەوانیشی پێویستیان بەوکوتن بە بنەشتەرگەری هەیە بۆشیان ئەکرێن کە ئێوە چن بۆ شوێنێک بۆ قەزایەک بۆ ناحەیەک ئیتر بۆ ناوچەیەک دەرمان وشت لەگەڵ خۆتانە ئەبن ئێمە ئەو تەنها دەستنیشانکردنی حاڵەتەکەکەن یەکەم لە بنکە تەندروستیەکان هەندێک چارەسەر هەیە بەڕاستی و هەندێکیش لەو ئێمە هەندێک لانی خێرخوازی سوپاسیان ئەکەین کە هاوکارمانن لەو کە چارەسەرێک بۆ کەسانی کە کەم دەرامەتن و ناتوانن ئەگەر پێویست کات بۆ دەرەوەی بنکە تەندروستیەکە بینێرین ئەوان هاوکارمانن ئێمە پشتیوانیمان ئەکەن بۆ ئەوەی کە بتوانین بەبێ بەرامبەر دەرمانەکانیش بین بە هەندێک لە نەخۆشەکان ناڵم هەر هەمویان من لێرەوە یەک داواکاریم هەیە عفومکەن لە هاوڵاتیانی خۆشەویست کە سەردانمان ئەکەن ئەگەر کەسانێک نەخۆشی مەسەلەن بۆ نمونە پەتایان هەبێ ینی کۆکەیان هەبێ هەڵامەتیان هەبێ تایان هەبێ سەرێشیان هەبێ تکا ئەکەم ئاگداری تیمە تەندروستەکەمان بکەنەوە بۆ ئێمە لە شوێنی تایبەت تا بیان بینین تکایمە بەست ئەوانەی کە گومانیان لە یەکێک کۆرۆنایان هەیە یعنی ئێمە هەندێک لەو نەخۆشانە من لە ناشارمەوەیەکێک لە هاوکارانم کە لەگەڵ مابوون تووشی کۆرۆنا بوون کە لە ئەنجامی ئەو تێکەڵبوونە هەموو زمان سەلامەت بێ الحەمدوللا باشە دوای 3 ڕۆژ بەڵام داوا لە هاوڵاتیانەکەم ئاگدارمان کەنەوە بۆ ئەوەی کە ئێمە لە شوێنێکی تایبەت بیان بینین هەم بۆ سەلامەتی تیمەکەمان و هەم بۆ سەلامەتی بنکە تەندروستیەکە و کارمەندانی ئەوێ و هەم بۆ سەلامەتی هاوڵاتیان خۆشیان بەڕاستی ضرورە لە شوێنی تایبەت لە جێی تایبەت لە ژووری تایبەت تا ئەو نەخۆشیانە ببینرێ و لێرەشەوە داوا ئەکەم بەڕاستی لە ڕێگەی تەلەڤیزیۆنە خۆشەویستەکەتانەوە کە خەڵک بەدەم کوتانی کۆرۆناوە بچێ ینی ڤاکسینەکە وەرگێت کایەک چووکە خۆشببختانە ینی موجودە وجودی هەیە و خەڵکە توانێت ناو بنووسێت و خۆی بکوتێ و خۆشی ئەپارێزێ نسبەی خۆپاراستنەکەی زیاتر لە 5 بۆ 6 من نازانم تا چەند پەیوەندی و هەیە بە اختصاصی کۆرۆناکەەوە بەڵام قسەیەک هەیە لە ناو خەڵکا باوەنی نۆشی هەڵێن کە پیاوێک تەمەنی 70 ساڵ بێت ژنێک تەمەنی 65 ساڵ بێت ئەگەر یانی توشببووی زەخت و شەکرە بێت ئەو ڤاکسینە با لە خۆی خراپە ئەمە قسەیەکی باوە تا چەند ئەمە ڕاستە لە ڕووی عیلم و زانستەوە ینی لە ڕووی عیلم و زانستەوە ڕێک پێچەوانەکەی دروستە ینی نەخۆشێک لە ئەوانی لە سەر و تەمەنی 65 ساڵەوەن و ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە یان هەر یەک لەم نەخۆشە درێژخایانانیان هەیە مەناعیان کەمترە بێتەوە بۆیە ئەگەر خوا نەخواستە تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بن زیاتر احتیمالی تووشی مزاعفاتیان هەیە لەبەرەوە ڕێک پێچەوانەکەی ئەوە ڕاستە ئەو کەسانی لە سەر و تەمەنی 65 ساڵەوەن ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بە تایبەتی نەخۆشی شەکرە من لێرەوە تکایان لێ ئەەکەم کە ئەوان زیاتر بەدەم ڤاکسینی کۆرۆناوە بچن چونکە مەترسیەکان لەسەر ئەوان زیاترە بە بەراورد لەگەڵ بڵاو کراوەتەوە سەنەڵێن تۆ مادام شەکرە و زەختی لەگەڵایە ئەو ڤایرۆسە و تێ ئەەکەن ئەمە بەشێکە لەو ڤایرۆسە تێکەن لەوانەیە توش بیت و بوو کژێت ئەمە ترسێکە ناو خەڵکە بڵاو کراوەتەوە بەداخەوە طبعا ئەمە تەسیراتێکی زۆر سلبی ئەبێ لەسەر کۆمەلگا ئەم جۆرە قسانە ڤاکسینی کۆرۆنا و هەموو ڤاکسینی تەنانەت ئینفلۆنزاش کە لە وەرزی زستانە ئاوەرزی پاییزا بمبورن بەکاریەت هەمووی ڤایرۆسی مردووە
ئەو ڤایرۆسە مردووە مەناعەت لە ناو لە شتا دروستەکە شانەکانی لەش نەخێر ئەکتیڤ نییە لە شانەکانی لەش هان ئەیە بۆ دروستکردنی دژەتەن دش بۆ ڤایرۆسە بۆیە یعنی ئەوە سەر تاپای بەڕاستی هەڵەیە و لێرە شۆجارێکی کە ئەڵێم کە زۆر زۆر زەڕورە هاوڵاتیانی ئێمە بەدەم ڤاکسینە کۆ بچن بۆ ئەوەی احتیمالەتی دروستبوونیان گرتنی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆناکەم بێتەوە. باش من دو پرسیاری من ئەوەیە تا چەند ئەو بنکە تەندروستیانە هاوکاریتانەکەن کێوە چند بەهانایەنەوانەیە یارمەتیانەیەن بۆ بینین و نووسینی چارەسەر بۆ نەخۆشخانی ئەو ناوچانە. بەڕاستی بنکە تەندروستەکان هەتاکو ئێستا لەو شار و شارۆچکانەی کە چوین لە دوکان لە دەربەندی خان لە کەنە سوورە لە سەرچنار لە بازیان زۆر هاوکار بوون یعنی هەر لە مدیری بنکە تەندروستێکە تا مدیری ئیدارە من لێرەوە زۆر سوپاسی یەکەیەکیانەکەم بەڕاستی و زۆر مەمنونیانم کاوە بەدەممانەوەن دیسانەوە سەرۆکی وحدەی ئیداریش بە هەمان شێوە و هەموو دام و دەستگاکانی حکوومەت بەڵام بە تایبەتی بنکە تەندروستیەکان کارمەندەکانیان بەشی تاقیگە کارمەندی تەندروستی پزیشکەکان زۆر مەمنونتانم بەڕاستی ئێوە جێشان نازی من سوپاسدانەکەم ئێمە ئەبین بە ئەرێک بەسەرشانی ئێوە لەم کاتێک کە ئێوە لە بارودۆخی بێموچەییدا هاوکار من و هەر لێرەشەوە جارێکی تر سپاسی تەلەڤیزیۆنەکەت سپاسی ئەو پزیشکانە ئەەکەم کە لەگەڵمانان و زۆر مەمنوش. پرۆژەکەتان بەتەمان گەورەتریکە لە داهاتوە ئێمە پرۆژەکەمان بەردەوامە بێ لە دوای جەژنەوە جاری کە بەردەوام ئەبین بە هەمان شێوازی ئێستا و ئەگەر هاوکارمان بن لە هەموو ڕوویەکەوە بەتەمای ئینشاءڵڵا ژمارەی پزیشکەکانمان زیاکەین و پرۆژەکەش پزیشک وەرەگرنەوەکو خۆبەخش پزیشک و کارمەندی تەندروستیشمان لەگەڵا بەتەکید هیچ پزیشکێک بەبێ کارمەندی تەندروستی ناتوانێت کارکە و هیچ پزیشکێک بەبێ نەرسی جامعی ناتوانێت کارکە و ئەمە هەمووی کاری تیمە تیم بێت کەسی کردوە ناگرن هەر کەسێک بێت لە خزمەتیان و گەورە. دکتۆر ئاسۆ فەریدون سەرۆکی تیمی خۆبەخشی تەندروستی ڕاستەوخۆ میوانی سوە دوی هەش بوویت. مەمنونم.